ئەو باڵەخانە بەرزانە کە دروست دەکرێت بەڕاستی دیمەنی شاری هەولێری تێکدا. هەولێر چونکە شارێکی مێژوویە و ئەو کاتێک کە ئەمە دەست بەکار بووین لە هەولێر هەوڵماندا لەگەر معنی کە باسی خۆمان دەکەین باسی ستافی پارێزگاری هەولێر دەکەم کار نەوزاد کە پارێزگاری هەولێر بوو ئەو ستافە جوانی کە لەگەلی بوو هەوڵمان دەدا سیمایەکی جوان مۆدێرن بەڵام مێژوویەکەی خۆی لە دەستدا ئەو کاتە دەستمان پێکرد. ئێستا دەبینم هەر باڵەخانەی بەرزە لە هەر شوێنێک بە بێ پلان بەرز دەبتەوە. یعنی تۆ ئەگەر تەماشای شاری هەولێرەکە نەماوەی کە لە هەندێک وڵاتی دنیا هەیە شارە کۆنەکە دەمێنێت شارێکی نوێی دەندرێت جگە لەوەی حەز دەکەم ئەوش بە ئاشکرا باسفۆن لە کاتی ئێمەش هەڵەمان کردیە بۆ نمونە کە دەستمان کرد بە چۆڵکردنی تەعجیل و خانەقا و گەڕەکی عارەبان و گەڕەکی جوولەکە بەڕاستی کارەسات ئێستا ڕوویدا ئەو پێمان چانەکراوە هەروەکو خۆی ماوەتەوە بەرەو خراپی ڕۆیشتە و پلانێکیش نییە تاکو ئێستا حکوومەت بۆ ئەو شوێنانە بلێ بابامە بتوانین پاش دو-سێ ساڵێکی پلانێکی واڵان هەبی. بەڕای من دەکرا و من لەگەر زۆر کەسایەتی هەولێر قسەم کردووە ئەو گەڕە کۆنانەی هەولێرێ تەنها بە خەڵکی شاری هەولێر دیسان بنیاد دەکرێتەوە و دەوڵەمەندەکانی هەولێرێ ئامادەن بۆ ئەو شتە هەر یەکە بێ مەسەلەن کۆڵانێکی بدەیە دیسی خانی بدەیە بەڵام بە جۆرەی گرێبەستە چیوە کە کابرا بتوانێت تەسەڕف پێ بکە و دەبێت خەڵکی شارەزاش بێگومان چکە پلانی خۆی هەیە و خانۆکان پێویستە سیمای خۆی لەدەست نەداتن بەڵام نۆژەم بکرێتەوە بۆ ئەوی بتوانرێ بۆ دنیای ئێستا بەکار بێتە.